حادثەیە بووم لە ماتۆر وەرگەڕای وڵام مامەسە بە ماتۆر و ئەمریات دوای ئەوەی بە ماتۆڕەکە تووشی ڕوودانی یعنی هاتوچۆوی وەرگەڕای ئێستا شەر ماتۆڕەکەت پێیە؟ ئەرە بەخوا هێشتا وازم لێ نەهاوردە کۆمەڵی ماتۆرسوار هەیە ئەم قژلوولەکان باشە ئەوانە دەنگی ماتۆڕەکانیان ئەکەنەوە خەڵکی ئیزعاجەکەن جاری وا هەیە نیمەڕوان خەڵکی ئیسراحەتی کردووە پێویستی بەخەوە پێویستی بە ئیسراحەتە بە کۆڵانەکانە جرت و فرتەکەن یعنی خەڵکێکی زۆر بێزارەکەن یان لەناو کۆڵانە قەرەباڵغەکان بە تایبەت لەناو بازار ئەڵێن ماتۆرسوار چەتال ساحبە یعنی بکوژی خاوەنەکەیەتی هەموو ماتۆڕێ بکوژی خاوەنەکەیەتی ماتۆرسوار یعنی مەگەرخوا ڕەحمی پێ بکات ئیلا یا سەقەت ئەبێت یا بە ماتۆڕەکە ئەمرێت بۆیە ئەگەر لێشی ئەخوڕن لەسەر خۆتان لێی خوڕن خەڵکی ئیزعاج مەکەن ژیانی خۆتان مەکەنە خەتەرەوە ئەوە با سەقەت نەبن لە جێگەیان نەکەون برای شیرینم ئەوەی جەنابەت کە خی گەورە بەسەری کردیتەوە تووشی ئەو دەعمە ناڕەحەتی کردی ئەبێت تۆ لەوە بەدواوە خۆواز لە ماتۆڕ بێنی هەر هیچ نەبێت بەرحاڵی خی گەورە سەلامەتت کە هەموو لایەکتان سەلامەتکە کەسێ تۆزێ یعنی تۆزێ ژیانی خۆش بیوە خۆی خۆش بوێت ماتۆڕ لێ ناخوڕێت وەکوتم یعنی عەرەب لێ بکوژی خاوەنەکەی مستحیلە لە ماتۆرسوار سەلامەت بێت بەڵام من وەسێتت بووە کە واز لە ماتۆڕ بێنە ماتۆڕ بکوژی خاوەنەکەیەتی ئەگە نەشی کوژێ ئاوا زەلیلی ناو جێگایەکات یا لە خەڵکە دەیت خەڵک عەزیەت ئەدەیت یا خەڵک ئەکوژی خەڵک بریندار ئەەکەی ئەمانە هەمووی بەڵاو مصیبەتە خەڵکی عاقڵ بەڕاستی تر ئەگەر ماتۆڕیشی پێ بێ بۆ کەسابەت لەسەر خۆی لێ خوڕێ نەخۆی ئیزعاجکا و خەڵکیش ئیزعاجکا و خۆشی عەزیەت بات